بتوانین بڵێن با دەستێکی داکۆچی دروست بێت بۆ داکۆچیکردن لە خەستخانەی هیوا. کەمپینی نیگەرانی دەستەی داکۆکیکارانە لە نەخۆشخانەی هیوا لە سلێمانی لەبارەی ئەو دۆخە دژوارەی کە چەند مانگێکە توشبوانی شێرپەنجە لە نەخۆشخانەکە ڕوبەڕوویان بووەتەوە. نەبوونی دەرمان و پێداویستی پزیشکی و لە کارکەوتنی ئامێر و دابین نەکردنی بودجەی پێویست بۆ نەخۆشخانەکە لە دیارترین داواکاریەکانی دەستەکەن. زۆر ماندوونە ناسانە. ئەمە یەکەم دەستپێکی فعلی بڵین عملی کەمپینەکەمانە ئەمانەوێ فشارێک دروست بکەین بۆ سەر هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێم حکوومەتی عێراقی لەبەرەوەی ئەو کێشانەی کە ئێمە دەستنیشانمان کردووە کێشەی استراتیژین ئەمە نامانەوێ هەموو ساڵێک هیوا دوای چەند مانگێک گوێبیستیەوە بین هیوا دیسان جارێکی تر ڕوبەڕووی قەیران بووەتەوە ئەمانەوێ ئەو کێشانەکە استراتیژین لە ڕێگەی حکوومەتەکانەوە ئێمە دەست بخەینە سەر ئەوانە و چارەسەریان بکەین. توشبوویەکی شێرپەنجەیە و باس لە خراپی دۆخی توشبوانی شێرپەنجە دەکات بەهۆی ئەو گرفتە دارایەی کە بەم دوایە لە بەردەم نەخۆشخانەی هیوا دروست بووە. سپاسی خۆی گەوراکەم کە ئەو نەخۆشەی یا بە ئێمە دوای ئەوە زۆر سپاسی خەسەخانەی هیوا ئەەکەم کە بۆ جێگەی هیوا بۆ ئێمە بەڵام ئێستا کەوتونەتە بارودۆخێک عیلاجمان نەماوە و هیچ کەسێکیش ناتوانەوە عیلاجانە بەو شێوەیە بکرێ خۆتان ئاگادارن عیلاجەکانی ئێمە زۆر گرانە یعنی ناتوانین ئەو عیلاجانە بکڕین. لە کاتێکدا کەمپینەکە بەڕێوە دەچێت ماوەی چەند مانگێکە نەخۆشخانەی هیوا و توشبوانی شێرپەنجە لە سلێمانی دووچاری ڕەوشێکی دژوار بوونەتەوە. بەڕێوەبەری نەخۆشخانەی هیوا لە سلێمانی دەڵێت سەرباری هەوڵەکان هێشتا هیوا و نەخۆشانی شێرپەنجە لە دۆخێکی تەواو دژواردان. 6 مانگ هاوارکەی لە سنتەرێکی شێرپەنجەوە لە سنووری پارێزگای سلێمانی ڕۆژی 600 کەس سەردام بکە ڕۆژی 15 کەس توش بێت تا ئێستا جوابانەوەیکی ئەوتۆ نەبینی لەو لایەنانی کە بەرپرسن لەم بابەتە کە بەڕاستی ئەو پەڕی نیگەرانی ئەمێوە مسواسی ئەم دەستەی داکۆکاران کە دڵنیان پەیامەکەیمان لەوە چێ باشتر بگا بەس بەداخەوە نەبوو بگاتەوەی کە کەمپین بکرێ و شەونخوونی بکرێ بۆیە هەموو بەرپرسان ئێستا بە شێوەیەکی زۆر ورتر بهاتنایە سەرخەت بۆ ئەم بابەتە چکە بەڕاستی دۆخەکە بە شێوازەکە ئێمە ئازانین چی ڕوودەدا بۆ سوپاسەوە لە چەند ڕۆژی ڕابردووش پێم خۆشە ئاماژە بۆ بم نووسینگەی جێگری سەرۆکی حکوومەت خۆیان پەیوەندیان بە منەوە کرد کە نووسراوێکیان لێ داوا کردین کە ئەوە بینیتان لەم چەند ڕۆژەدا بەرز کراوەوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ڕێگەی فراکسیۆنی یەکێتیەوە کە هیوادارم ئەمەش جواب بێت چکە بەڕاستی ئەرکی هیوا بەس حکوومەتی هەرێم نیە بەڵکو حکوومەتی عێراقیشە بێ بەدەممانەوە. دەستەی داکۆکیکاران لە نەخۆشخانەی هیوا لە نێو گۆڕەپانی نەخۆشخانەکە لە سلێمانی خێمەیان هەڵداوە و بڕیاریان داوە پەیامێک لە شێوەی دوازەنگی ئاگادارکردنەوە لەبارەی خراپی ڕەوشی توشبوانی شێرپەنجە ئاراستەی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق و ڕایگشتی بکەن. مەریوانە بڵا کورسات نیوس سلێمانی.